ومێدەوارم لە پەروەردگار حەجی ئەمساڵ بکاتە مای خێر بۆ تەواوی مسڵمانان، بۆ تەواوی ئیمانداران، و بیکاتە بەرەکەتی سەرزەوی، وەخوای گەورە حەجی حاجیانمان قبوڵ کە، ئەوانەی کە ناوێن دەرچووە خوای گەورە کاریان بۆ ئاسان کە، بە سەلامەتی بچن و بە سەلامەتی بگەڕێنەوە، و لەو عیبادەتەی کە لەوێ دەیکەن لێیان قبوڵ ببێ ئینشاءالله تعالى، وەخوای گەورە دوعاکانیانش گیرا بکە کە بۆ هەموو لایەک دەیکەن. ئیماندارانی بەڕێز، سەردانی ماڵی خوای پەروەردگار یەکێکە لە بنچینەکانی ئیسلام، یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام، یەکێکە لە پایە گەورەکانی هەرە ئەم ئیسلامە پیرۆزە. پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام پێمان ئەڵێ ئیسلامەتیتان، دینداریتان دانامەزرێ هەتا یەکێ لەو پێنج پایانە هەر پێنجی جێبەجێ نەکەی، بەڵام لە ناو پایەکاندا یەکێ لەو پایانە حەجە. واتە هەر کەسێک پارەی هەبێ و بتوانێ بڕوا و ئاسان بێ بۆی بڕوا و دەرفەت بێ و بێتە پێشی و نەڕوا، چاک بزانێ دینداریەکەی ئیسلامەتەکەی نەخسە، بە نوقسانی ئەچێتە دیوانی خوا، لە دیوانی خواشدا خوای گەورە محاسەبەی دەکا. خوای گەورە حەج بکاتە نەسیبی هەمومان، ئەوەی کردوێتی ئەوەی نەیکردووە، چونکە لەو پایەیەکی یەکجا گەورەی هەیە. ئەگە تەماشاکەین کاتێ نەبی ئادەم عەلەیهی سەلام خشتەکانی ماڵی خوای دائانا و بینایە کرد، وتی خودایە کە ئەمری پێکرد خوای پەروەردگار ماڵی خۆی بینا بکە، وتی خوای گیان ئادەم عەلەیهی سەلام باوکی بەشەریەت، یەکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە پێغەمبەران، فەرمووی ئەی خودایە هەموو وەستایەک کرێکارێکی هەیە، ئایا من کرێکارم چییە؟ کێ لەگەڵمایە؟ ئەوش وتی ئادەم نەوەکەتە، کرێکاری تۆ نەوەکەتە، هەر کەسێ هاتە ئەیرە، هەر کەسی هاتە ئەیرە ئەوە من لێی خۆش دەبم. ئەمجا ئادەم عەلەیهی سەلام ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئادەم کە ئەوەی فەرمووی خوای گیان لەوە زیاتر زیادی کە بۆم، کە ئەوەی ئەگە کرێکار لەگەڵ منایش بکە فەرمووی لە گوناح و تاوانەکانی خۆش دەبم. ئادەم عەلەیهی سەلام فەرمووی خوای ئەمە کەمە، وتی هەر کەسێ بێتە ئەیرە تاوان و گوناحی لێ خۆش دەبم. ئادەم عەلەیهی سەلام فەرمووی خودایە ئێمان کەمە، وتی ئادەم هەر کەسێ بێتە ئەم ماڵە و بگەڕێتەوە لەنەوەی تۆ بێ لە هەموو تاوانی گوناحی خۆش دەبم، وەک ئەوەیە ئەو ڕۆژەی کە لەدایک بووە. ئادەم عەلەیهی سەلام فەرمووی خوایە گیان بەسە، ئەمە بەسە بۆ نەوەکانم. ئیمانداران بۆی ئەمانەوێ پاک وە بین لە هەموو شتێک، ئەتەوێ لە هەموو شتێک وەک ئەوەی تازە دەیتە سەر دنیا، ئەگە حەج بووە نەسیبت ئەوە تەئکید لێ بەوا بێ، بەڵام ئەبێ لەگەڵیان مەرجەکان جێبەجێ بکەی ئەوەی کە خوای گەورە پەروەردگار پێتی وتووە. حەجێکی پاک، نیەت پاکی، نیەت صافی، نیەت جوانی، خوا ئەمەی ئەوێ لە تۆ، و پاشان ئەچیش حەجەکەت بە جوانی بەڕێکی بە باشی ئەنجام بدەیت و دەیتەوە دوایەوەش ئەو مرۆڤە نەبیت کە پێشێوە چوویش. ئیمانداران ئەو مرۆڤە نەبیت، ئێمە ئەچینە ئەو ماڵە و دێینەوە نابێ ئەو مرۆڤە بین. ئەوانەی عەمرەیان کردووە ئیمانداران، زۆری نەمان چووین، حەیف هەزاران حەیف کە ئەچین هەموو ساڵێ عەمرە ئەکەین و هەر دێینەوە هەر ئەو ئینسانەین، هەر ئەو مرۆڤەین، هەر ئەو بەشەرەین، وامان لێ هاتووە هیچ تێسڵی لێ ناکەین، بە دەستی خۆمان ئازیزەکانمان ئەینێنە گۆڕ، وامان لێ هاتووە زۆر شتێکی سادەوێت کە ئەنەما لەگەڵ ئێمای نییە و ئێمە نامرین. ئەچینە ماڵ خوا، ئەو شوێنە پیرۆزە عەمرە ئەکەین، دێینەوە هەر نەفس لەسەر تاوان و گوناح دەڕۆین. خواش پێمان هەڵە هەر کەسێ سەری کرد ئەو ماڵە کە گەڕاوە نابێ مرۆڤەکەی تر بێ، ئەبێ بگۆڕێ، گۆڕانکاری بێ بەسەریدا. من عەجایبم تێ نازانم خەڵکەڵێوە نە حەجم کردووە نە عەمرەم کردووە، بەڵام سێ سیفەتێکەی و ڕەفتارێکەی وەڵڵای ڕەفتاری نە حاجیە، وەڵڵای دوو لە ڕوو جەنابتان نە ڕەفتاری عەمرە چی، وەڵڵاهی ڕەفتاری کەسێ تەسەڕوفەکە ئەسڵەن ئەو ماڵەی هەنەناسی بێ. چۆنێ بێ ئینسان وابێ، چۆنە بێ ئینسان ڕوو کاتە ئەو ماڵە و بێتەوە هەروە بێ، من تێناگەم. ئەمە خەلەلە، ئەمە خەلەلە لە مرۆڤەکانە. هیچ شتێوامان لێهاتووە چاومان سوور بووە، هیچ شتێ تەسیرمان تیان ناکە، نامان گەڕێنێتەوە. چی کاتێ گەڕێینەوە؟ ئەو کاتێ مەلەکل مەوت یەخەمانەگرێ، کە یەخەی گردین ئەپەڕێینەوە خوایە، دەقەیە سانیە چریکەیە نییە، تەواو ناخواتەوە بەخوا، نە چریکەیە نە مسقالە زەڕەیەک نابێ وابین. ئێمە کاتێ بە حەجی ماڵی خوا ئەکەین ئەبێ بەڕاستی کاتێ وتیان حاجی
ئەبێ شەرم کەی لەو ناوەی کەنراوە پێێتەوە. ئەوە ناوێکی زۆر گەورەیە. کاتێک کڵاوێک دەکەیتە سەری و پشتیوێک ئەوەستی ئەمانە گشتی معنای بووە لە پێشدا پیاوە بە تەمەنەکان نەزانن. هەر کەسێ پشتوێنەیەکی ببەستایە پشتوێنەی حەج ئەگە کڵاوێکی دابنایە ئەگە بیانتای حاجی ئیتر حەسابێ کرد بۆ هەنگاوەکانی خۆی، حەسابێ کرد بۆ قسەکانی خۆی، حەسابێ کرد چۆن بڕۆ بۆ شوێنەکان لەکوێ دانیشێ لەکوێ هەستێ. ئەی تخوا ئیمانداران ئەمڕۆوایە مسڵمانە عەزیزەکان ئەمڕۆوایە ئەمڕۆ تیجارەت تەنانەت ماڵی خوا بووەتە تیجارەت و بازرگانی بۆ خەڵێک. خەڵکێک بخەڵەتێنی بۆ ماڵی خوا بیبێ خوا پەنامان بدە. زۆر جار شتەکانەوە دەرچوە. ئیماندارانی خۆشەویست، حەجێکێ لەو فەرزانەیە و لەو گەورانەیە ئیمانداران. خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە قورئاندا ئاماژەی کردووە بانکە ئەی ئادەم ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بانکە لە خەڵک هەمووی دێت وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر هەلا هەموو شوێنەکەوە خوای پەروەردگارە هێنێ. ئەوە بووتی ناتوانم دەنگم بگێت هەموو دنیا، خوای گەورە هەمووی دێنێ. خۆ کەس بانگ ناکا لەم خەڵکە ئەچێ بۆ ماڵی خوا لە کوڕەی ئەرزی هەمووی دەڕوا. خوای گەورە خستێتێ دڵی هەموو ئیمانداران مسڵمانان ئەو شوێنە لە دڵی هەمومانە پیرۆزە، چکە ماڵی خوا لە دڵمانە زۆر پیرۆزە. ئەو کەعبەیە کە ئێستا ئێمە ڕووی لێ دەکەین، تەسەوڕەکەی ئێستا من و تۆ هەموو نوێژەکانمان ڕوو لەو دەکەین، بەڵام بە چاوی خۆت ئەیبینی ئەچیتە بەرامبەری ئەو کەعبەیە کە ڕووی لێەکەی. ئەوە مەشهەدە ئەگە فکری لێ بکەیتەوە. ئیماندارانی خۆشەویست، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک بچێتە ئەو ماڵە من حەجە، هەر کەسێ حەجی ماڵی خوا بکە بەڵام خۆی بپارێزێ لە قسەوتن، لە ڕەفتاری خراپ، لە گفتاری خراپ، ئەو کاتە چییە؟ وەکەوەیە بێتەوە کە لەدایک بووە. کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەکەوەیە لەدایک دەبێ بەڵام بە مەرج. ئیماندارە مەرج گیراوە، لەوێ سەبرت هەبێ، ئارامت هەبێ، شتێک خراپ نەیەتە دەمتا، کردارێکی خراپ نەکەی، هاتیتەوە بەردەوام نەبی لەسەر ئەو کردارانە، ئەوە تۆ کەسێکی لەو کەسانەی کە تازە لەدایک بووی، لەدایک بوونتەوەیە کە گوناح و تاوانت پێوە نامێنێ. ئیماندارانی خۆشەویست، پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کام کردار لای خوا زۆر گەورەیە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئیمان بەخوا، و پاشانش دانەیەکی وتی جیاد و غەزا، و پاشانش فەرمووی حەجی ماڵی خوا الحەجر المەبرور لەیسە جەزاؤه إلا الجەنە. ئەو حەجەی کە قەبوڵە بێ هیچ جەزا و پاداشتێکی نییە چێ ئیلا جگە چی نەبێ؟ ئیلا جگە بەهشت نەبێ، کە بەهشتی نەبراوەیە ئەبێتە نەسیبی ئەو کەسانە. هەر کەسێ ناوی بۆ حەج دەرچووە بە جوانی خۆی ڕێکخاتەوە، بە جوانی خۆی ڕێکخاتەوە، نێتی خۆی ساف کاتەوە، خۆی ئابادە بکە کە ئەنەما ئاخر حەجەمە کێڵێ دەیتەوە. هەر کەسێکش چووە حەج و نەگەڕاوە خوای گەورە لێی خۆش دەبێت کە لەو شوێنە مبارەکە لە قەبرسانی بەقیع، لەو شوێنە پیرۆزانەی کە لەگەڵ ئەسحاب و یاوەرانە خوای گەورە دایەنە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمانش پێ ئەڵێ ئەوانەی کە ناویان دەرەچێ ئەچن بۆ حەج، ئەو کەسانە وەفدی خوان، نوێنەری خوان، ئەوانە خوا هەڵیانی بژاردووە لەسەر خێر و بەرەکەت کە ناویان هاتەتەوە و ناویان هەڵبژێراوە. چونکە ئینسانی مسڵمان ئەوانە میێوانی خوان. ئیمانداران ئەوانە میێوانی خوان. هەر کەسێ ناوی دەرچوو بۆ حەج چاک بزانە تۆ میێوانی خوای. خوای گەورەش کە خاوەنی ماڵە و تۆش میێوانی، تخوا لەو خۆشتر نییە. ئێستا تۆ ئەزیزێکت هەبێ لە دنیادا بشتە ماڵی زۆر عەزیز بێلات و ئەوش تۆی زۆر خۆشگەرەک بێ، بچی میێوانداری کە بێت چەنێ خۆش بێ. بێت تۆ بەندەیەک من و تۆ کە بەندەی خواین و نەحبار و تاوانبار ئەچینە ماڵێک ماڵی خۆیەتی. داود عەلەیهی سەلام ئەفەرمێ ئەو کەسانەی خودایە، ئەو بەندانەی کە دەبەخشی و سەردانی ماڵی تۆ دەکەن واتە دێنە ماڵی تۆ، ئەوانە چیان بۆیە؟ ئەمجا فەرمووی هەموو میێوانی خوای پەروەردگار فەرمووی بە داود عەلەیهی سەلام ئەی داود هەموو میێوانێک حەقی هەیە لەسەر خاوەن ماڵ، مافی هەیە لەسەر ئەو خاوەن ماڵە کە دەچێتە ماڵەکەی. داود عەلەیهی سەلام فەرمووی مافی چییە ئەی خوایە ئەی پەروەردگارە؟ ئەوش فەرمووی چاک بزانە ئەوەی گەدێدە ئەم ماڵە لە دنیا ئەوە لەشی ساغ دەکەم و لێی خۆش دەبم
و ئەگەر گەیشتم پێشی ئەوە لە هەموو تاوان و گوناحەکانی لێ خۆش دەبن. ئەمانەیە کە خوای پەروەردگار ئەیداتە ئەو کەسانەی کە ئەبنە میێوانی خوای پەروەردگار. ئەگەر وابوو حەجێکی جوان و چاک و پاش کە ئەنجامندا ئەو کاتە چیە بێ؟ ئەو کاتە ئەبیتە کەسێک کە دەیتەوە وەکەوەی لە دایک بووی لە دنیادا هیچ تاوان و گوناحت پێوە نەماوە و سڕاوەتەوە. حەجکردن ئیماندارانی خۆشەویستی بەڕێزان سوود و ئیسفادەی هەیە. سوودەکانی حەج کە چین و ئەوانەش چین کە لەگەڵیدا هەڵیەگرێ ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار کە بۆ خۆی سوودی ئەبێ چەند خاڵێکە و لەگەڵ ئەوەشدا ئینسان کە ناوی دەرچوویان چوو بۆ حەج چی بکا پێشکات خۆی چۆن ئامادەک. ئینشاءڵڵا وە لە وتاری تردا باسی دەکەین و لە خزمەتی ئێوەی ئازیزدا ئێمە دوعای مۆفەقیمانەیە دوعا بکەن بۆ کەسانی کە ناویان دەرچووە دوعای خێریان بۆ بکەن و داوای دوعای خێریانش لێ بکەن. دوعای خێریان بۆ بکەن و داوای دوعای خێریانش لێ بکەن چونکە ئەو کەسانەی کەوا ئەچن بۆ ماڵی خوای پەروەردگار دوعا خێرەکانی خوای گەورە دوعاکانیان خوای گەورە لیان وەردەگرێ. دوعا بۆ هەر کێ بکەن تەکیدتان لێبێ ئەوە خوای پەروەردگار ئەو دوعایانە لێ وەردەگرێ. الحەج ئەفەرمێ الحاج والعمارة أفرمي وفد الله إن دعوهم أجاب لهم وإن استغفر غفر لهم. واتا أواني حج دكن وأواني عمرشكن كتشون أو مالا دعايان كرد بو هر كسك أو خواي قبر جوابيان داداتو هر دعاي بكن خواي قبر جوابيان داداتو وداواي لي خوشبون بو خوايان وحر كيف كن خواي قبر لي خوش بي. ئەمە یەکێکە لەو دەستکەوتانەیەمە ئەتوانین سوود وەرگرین بۆ خۆمان و بۆ ئەوانشی کە ناویان دەرچووە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا فەرموویەتی اللهم اغفر للحاج خوایە لە حاجەکانمان خۆش بە و لەوانەیشی کە داوای لێخۆشبوون دەکەن حاجیان بۆیان و ئەو کەسانەی کە داوایان بۆ دەکەن لەوانەش خۆش بە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کردو کەواتە ئێمە لەوە دەستمان دەکەوێ سوود وەرگرین ئەو حاجیە بەڕێزانی چی پیاوان و چی ئافرەتان لای خۆمان قەوممان خزممان دۆستمان خەڵکی شارمان دەوروبەرمان بڵین دوعای مۆفەقی بۆ بکەین و هانی بدەین بۆی حەجێکی پاک و بێگەرد و جوان ئەنجامدا و پاشانش لەگەڵەوەدا کە دوعای خێر بۆ هەموو لای بکە. خوای گەورە ڕەحمان پێ بکە.